ئامینە خانم لەگەڵ ئەو هەموو بەرەو پێشچوونانەی کە لە جیهاندا بەدی دەکەین و دەبینرێن، بەڵام هێشتا نابەرابەریەکەیە لە نێوان پیاوان و ژناندا و بەتایبەتیش لە کۆمەڵگا ڕۆژهەڵاتیەکاندا. هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە؟ پێشەکی سلااو و ڕێزم هەیە بە 8 مارس بە هەموو ژنان و پیاوانی شۆڕژێر و خەباتژێر لە جیهان و بەتایبەت لە کوردستان پیرۆزبایی دەڵێم. هەروەکو خۆت ئاماژەت پێدا دیارە کە دوای 100 ساڵ خەبات لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و رووسیە و سەدان ساڵ خەباتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوین و بەتایبەت لە کوردستانیش، بەڵام هەر بازم نابەرابەریەکان و تەزادەکان و فەرق و جیاوازیەکان زۆر زۆرن بە خاتری جەندەر، بە خاتریەوەی ئێمە ژنین و دیارە لە ڕۆژهەڵاتی ناوین وەزیەتەکە زۆر زۆر نالەبارتر بووە لە ئەم 30 ساڵەی ئەخیردا بۆی کە ئیسلامی سیاسی زۆرتر پەرەیسان، ینی وەختی خومینی هاتە سەرکار و دوای ئەوە ئەو ڕژیمە دیکتاتورانەی وەکو سەدام و قەدافی و نازانم مەبارەک و ئەوانە کە هەموو دیکتاتور بوون، بەڵام تا حەدێک تۆزێک سێکولار بوون، ئەمانەش تەئسیری خۆی بوو کە لەسەر ئەوەی ئیسلامی سیاسی بە شێوەی دڕندانەی خۆی هاتۆتە سەرکار کە لە ئێران و لە سعودی عەرەبی و لە قەتەر و لە وڵاتانی عەرەبی ئەوە زۆر زۆر باوە. لە وڵاتی عێراق مەسەلەن شیعەکان هاتنە سەرکار، دەیانوی جەعفەری لاگ، قانونی جەعفەری کە کچان بە 9 ساڵگی و بەشوو بدرێن. لە تورکیە لەژێر ناوی دموکراسی ئەردۆغاندا هاتن کە سنی مەسەلەن ئیزدواج بۆ کچان بکەنە 12 ساڵە یا لە بنەماڵەدا، ینی ئەمە ئەو بەشەیەتی بەشەکانی تریشی مەسلەی بێحقوقی مەسەلە لە قانوندا کە ژن بە نیوەی ئینساندا ئەندرێ، لە زۆربەی ئەو وڵاتانە ژن سەنگە سارە کردرێ، بە ناوی ناموس و شەرەف ئەفرۆشرێ، لە بازارەکانی دنیادا بە کچان و بە ژنان خەرید و فرۆش دەکردرێ. یعنی باوی ئەمانە شایەنی ئەوەیە کە وەزع زۆر زۆر ناجۆرە، هەرچەند خەبات هەیە، بەڵام وەزعی ژنان بازم زۆر زۆر لە ئازادیەکانی یان مەسلەی مافی مرۆڤ لە خەتەردایە. بەڵێ لە کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکاندا و بەتایبەتی لە کۆمەلگەی کوردیشدا ژمارەیەکی زۆری ڕێکخراوەکانی کە داکۆچی لە مافەکانی ژنان دەکەن هەن. بەڕای جەنابەت ئەم ڕێکخراوانە توانیویانە کارێکی ڕشت بکەن لەسەر هەر هیچ نەبێکەمکردنەوەی ئەو نابەرابەریە؟ ڕاست دەبێت لە کۆمەلگای دموکراسیدا دیارە کە ڕێکخراوی ژنان و ڕێکخراو ئەنجیۆکان ئەوەی کە سیڤیل سوسایەتی پێڵەن دەبێت ڕۆڵ و نەخشی زۆر زۆر باشتر لەوەی کە هەیە بیکەن، بەڵام تۆ لەلایەکیشەوە دەبێت لە کۆمەلگایەک بێ، مەسەلەن ئەگەر تۆ بڵێن کوردستانی خۆمان، کوردستانی عێراق، لەوێدا مەسەلەنەوە زیاتر لە 24-5 ساڵە بە قەولی معروف وڵاتەکەمان ئازادە، ڕێکخراوە هەیە، بەڵام دموکراسی بە تاوی مەعنا نییە. گەر دموکراسی ببوایە قانونەکان دەبوایە، ئەوە نییە. قانونەکان مۆدارنی سێرە بکردرایە، قانونەکان قانونی سیڤیل سوسایەتی ئەوە نیە کە لەبەکاندا ئینسانەکان بتوانن بەر ئەساسی قانون، نەک بەر ئەساسی عەشیرە و کلان و نازانم ترادیشن و نازانم کەلتور و دابوونەری. لە وڵاتەکانی ئێمە قانون کە نییە قانونی دموکراسی بۆ ئەگەر پشگیری ژن بکات. یەک دووەمەن مەسەلەی مەسهەب و دابوونەریت هەیە، مەسەلەی کەلتوری دواکەوتووی هەیە، مەسەلەی خودی بێسەوادی و فەقر هەیە. یعنی تەواوی ئەوانە مشکلەها دروستەکەن بۆ لەژێر ناوی ئەوەدا کە دەبێ ئێمە مەسەب و مەسەلەی ئێمە مەسەب و مەسەلەی ئێمە نازانم مشکلی ترمانەیە. باشە ئامینە خانم، کامیان کاریگەری زیاتر هەیە بەسەر ئەو نابەرابەریە بەرامبەر بە ژنان؟ سیستمی سیاسیە یا بارە باوە کللتوریەکانە یاخود ئاینە؟ من پێم وابێ وەختێک کە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین مەسەب ئیسفادە ئەکردرێ وەکو قانونی ئەساسی وڵاتەکان،
ئەوە یەکدان تەپسەرەی بۆ ئەدۆزنەوە دەڵێنەوە کەلتورە نا کەلتور نییە وان نییە کە لە کللتوردا دەبێت کەلتور بکردرێتە قانون دیارە مەسلەکە سیاسیە بە بڕوای من مەسلەکە سیاسی و قانون نییە لە سیاسەتا قانونە وەختێکە ئەوان شریعە دەکەن بە قانون وەختێکە ئاین دەکەن بە قانون و دەیکەن بە کەلتور و دابوونەریت معلومە بۆ ئەوەیە کە قەت بەرابری یەکسانی ژن و پیا و ڕعایەت نەکردرێت چونکە ئێمە دەزانین کە لە مەسەبدا ژن و ناتوانێت بەرابری پیاو بێ لە مەسەبدا ناتوانێت فەمەنیسم بۆ معنایی کە ئێمە دەمانێت مافی مرۆڤ بێ ببێ جا دیارە بۆ ئەوەی کە قانونەکان دموکراسی نەکردرێ بۆی کە قانونەکان سڤیل نەبن دەیکەن قانونێکی مەسەبی کە مەسەب دەبێتە قانون بۆ وڵاتێ دیارە ئەمە ڕەبتی بە یەکەیە معلومە کە لە وڵاتێکدا دەبێت قانونی ئەساسی پشتگیری داکۆکیەکانی مافەکانی ئینسان و تاک بکە و مافەکانی ژنان و مناڵان کە ئەگەر ئەوە نەبێ وەکو ئەوە ئێستاکە ئێمە هەین مەسەلەن لە کوردستانە بۆی کە قانونەکە بەڕێوە نەبن دەڵێنەوە کەلتورە ئەوە مەسەبە اینجا پرسیارێک لێرەدا ئەوەیە ژنان دەتوانن چی بکەن بۆ لادانی ئەو جۆرە بربەستانە کە کۆمەڵگە دەکەنە کۆمەڵگەیەکی داخراو من پێم وا بێ ژنان بە تاقی تەنیا ناتوانن خۆیان دیارە لە وڵاتانی ئوروپا و ئەمریکا نیشانی داوە هەرم چەند مانگە لەوە بەرکەب ترامپ هاتە سەرکار ژنانی ئەمریکا هاتنە مەدانەکان و چەندین ملیۆن خەڵک تەزاورات و ئەترازی کرد ئەوە بۆ خۆی زۆر زۆر باشە بەڵام ئەو هەڵس و کەوتە لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوی ویندا زۆر زۆر سەختە بۆ ژنان کە وەختێک پیاوانیان لەگەڵ نەبێت کە وەختێک مەسەلەن حیزب سیاسیەکانیان لەگەڵ نەبێ پشتگیریان نەکا لە زۆر وڵاتی دنیا بەغێرەز لە کوردستان مەسەلەن لە کوردستانی عێراق لە ئێران و لە وڵاتەکانی تری ڕۆژهەڵاتی ناوین تەزاورات و خۆنیشاندان و مەتینێک بەڕاستی بۆ ئەو مافەڕەواکانی ئینسان و ژنان هەر ناکردرێت لە زۆر وڵات مەمنوعە لە ئێران مەمنوعە لە ئەفغانستان و لە زۆر وڵاتانی ترکە ژن بێتە دەرێ دەکوژرێن تۆزێک لە تورکیا ئێستەکانە ئازادە ینی مەبەستم ئەوەیە ئەرێ ژن و هێزی کرێکار و هێزی چەساوە و هێزی محەسل و هێزی ئەوەی کە توزانم ئینسانەهایەکی مسەقف و ئەوانە دەتوانن پشگیری داکۆکی مافی ژن بکەن بەڵام بازم هەم دەبێت حیزبە سیاسیەکان پێشڕەو بن ئەگەر حیزبە سیاسیەکان پێشڕەو نەبن دیارە هەزار بێ مەیدان تأسیری بوو ئەم چەند ساڵی ئەخێردا مەسەلەن لە کوردستانە کە مەسەلەی شەرەف و ناموس بوو بە قانون ئەوە ناشیلەوە بواقەن خەباتی ژنان چ لە ناوەی کوردستان چ لە دەرەوەی کوردستان بەڵام بۆ معنایە قانونەکان بەڕێوە ئەچێ بەداخەوە ئامینە خانم زۆر سپاست دەکەم سپاس بۆ ئێوەش هەر بژین